پێەکە باشە کاکتۆر کە ئەم هەموو وەکوڵە ئەم هەموو شتە لەم ئەم هەموو فانکشنە لەم بەشە بچووکەی مێشکا باسمان کرد ئێستا پرسیارێکم لا دروست بۆ ڕاستیەکەی ئەویش ئەوەیە باش ئێمە ئەزانین کە لە هەموو تەمەنا هەر یەک هایپۆتەلەمەسمانەیە باشە چی وە ئەکات یعنی ئێمە چۆن بزانین ئەم هایپۆتەلەمەسە چۆن ئەزانێت کە چۆن و کەی و بۆ چی شتی ئەم هۆرمۆنە دەرەکە لەڕێی چی و ئەم شتە ئەزانێ بارەکەوە ساریکی زۆر جوانە هیچ وەڵامێکی لایە نەخێت ئەو وەڵامە نەک لای جەنابەت نییە لای ئێمەش نییە بەداخەوە لای هەموو ئەم مختبەر و ئەم ئەچیزە و ئەم ئامێرە گەورانش نییە هەتا ئێستاکەنەش ئەمە کەشف نەکراوە بۆ ئەم تایمەرە کە تۆ دایانیت ئەڵەی پاش ئەو نەدەقەیتر بیرم خەرەوە ئەلێرەوە ستارتەکەیت ئەلێرەوە چرکەکان ئەڕوات دوای ئەو نەدەقا پێتەڵێت کاتی فلانشت هاتووە غەریبەکە و عەجیبەکە لەمەدایە کە ئەم ئینسانە لە مناڵیەوە گەشەکە ئەم هایپۆتەلەمەتە ڕێک تەوقیتی بۆ گرتووە ئەڵێت تەمەنی لە کچا بوو بە 12 ساڵ کاتی ئەوەی هاتووە کە هۆرمۆنەکانی یەڵا جواب بنێرن بۆ هێلکەدان جواب بنێرن بۆ ڕەحم جواب بنێرن بۆ هۆرمۆنی سەر ڕژێنی سەر گورچیلا جواب بنێرن بۆ پتویتەری هەر هەمووی ئەڵێ ئامادە بن ئەم مناڵە گەورە ئەبێ یعنی دووربینیەکی وای هەیە هیچ کەسێ لەسەر دنیاە هیچ کەسێکی ژیری ئاقڵ بەو شێوەیە بیر لە 14 ساڵ 15 ساڵی تر کاتەوە خۆی بۆ حازرکە یەکسەر لە تۆقیتی سفرە ئەو مناڵە گەورە بێت و هەموو شتێکشی ئامادەیە سنگی کردووە ڕیشی وردە سمێڵی بازووی شانی دەنگی مووی لاشەی هێلکەدانی باتووی لە پیاوە هەموو ئەمانە هەر هەمووی ڕێکە خات ئەنجاڵە فەرموو گەورە بە لا ئیلا ئەگە گەورە نەبوو ئەزانی ئێمە چیمان بەسەر دێ لە کاتێکە نەخۆشێکمان دێ و گەشەی نەکردووە و گەورە نەبووە و خەڵک معاناتی هەیە لەن کاو توێژە مناڵەکەمان هێشتا تەمەنی 18 ساڵ و هێشتا گەورە نەبووە یەکسەر ئالێرەوە ئیعازەکە کە نەنێرا لە خوارەوە پەکێکە بێ زۆر بچووک دیارە یعنی زۆر لا ئیلا ئەمە عەزەمەتی ئەوە دەرەخا کە دروستی کردووە بەڕاستی بۆیە من ئەڵێم ئەگەر دکتۆر ئیمانی نەبوو دنیا و قیامەتی ڕوا لەبەرەوە ئینشاءڵڵا محاولە بکەن کە ئەمە تانزانی ئەمە پاڵ بنەوە بە کەسێکەوە کە ئەسبابەکان ڕێکەخا نەک بێن بەس وەڵای ئەمە دۆزیمانەوە ئەمە بۆ خۆی هۆرمۆنیە دەرەکا پێوترێ ئەنتیداروتی هۆرمۆن ئیترەوە هۆرمۆنی دیژەمیزکردنە ئیترۆ یعنی چی بابەجان تۆ جارێ زانی هۆرمۆنەکە چیە زانی لە چی پێکاتوە زانی چۆن ئیشەکە لەبەرەوە بەس ناو نەدۆزینەوە لە شتەکان و وابزانین هەموو شتێکمان کەشف کردووە ئێمە هەتا ئیستاکەنە بە دوای ئەوە بووین نهێنیەکانی لاشە کەشف بکەین نەک ئیبداعی تیا بکەین نشتی بۆ زیاد و کەم بکەین لەبەرەوە زۆر جێ خۆیەتی کە ئەمانەمان زانی ئیمانمان بە پەروەردگارمان پتەوترکە